لە دوای سەرهەڵدانی پەتای کۆڕۆناوە یەکێک لەو مەترسیانەی ڕووی لە پیسبوونی ژینگە کردووە دەمامک و دەستکێشی خۆپارێزی بووە. ئەو پێداویستیانە زۆربەیان لە مادە پلاستیکی و نایلۆن و هەندێک جاریش لە قوماش دروست کراون. ئەو مادانە لەبەرەوەی دوای بەکارهێنانە ناخرێتە شوێنی تایبەت بە پاژماوەکان و جارێکی دیکە بە شێوەیەکی زانستی بەکار ناهێنرێنەوە، گەورەترین مەترسیان لەسەر ژیانی مرۆڤەکان و تەنانەت گیانلەبەرانیش دروست کردووە. چەند توێژینەوەیەکی تایبەت بەو بوارە لەلایەن شارەزانی بواری ئاژەڵان ئەنجام دراوە. بەپێی بە دوواداچوونێک لە ئێستادا لە یەک خولەکدا 1 ملیۆن پاژماوەی دەمامک و دەستکێش لە سەرتاسەری جیهاندا فڕێدەدرێت. ئەو پێداویستیانەی بۆ خۆپارێزی بەکاردەهێنن بە تایبەتی دەمامک و دەستکێش زیاتر لە قوماشی خاو دروست کراون و پارچەی لاستیکی تێدایە کە دەتوانرێت مەترسیەکی گرنگ بۆ ئاژەڵە کێویەکان دروست بکات و چونکە لەگەڵ پێیەکانیاندا تێکەڵ دەبن یان دەبنە هۆکاری لە کارکەوتنی جوڵەی ئاژەڵان و باڵندەکان. با پێی راپۆرتێک کە لە 28 مانگی 2 ساڵی ڕابردوو لەلایەن گۆڤارێکی نێودەوڵەتی تایبەت بە زانستی ژینگەیەوە بڵاو کراوەتەوە، لە سەرەتای سەرهەڵدانی کۆڤید-19ەوە لە هەر خولەکێکدا 30 ملیۆن دەمامک بەکاردەهێنرێت. زۆر بەشیان لەو جۆرەن کە بۆ یەک جار بەکاردەهێنرێت و دواتر فڕێ دەدرێنە خاکەوە و بەشێکی زۆریشیان کۆ ناکرێنەوە. ئەم ئامارانە وایان کرد کە زیاتر ژینگە پارێزان نیگەران بکات لەبەر ئەوەی ئەم مەترسیە تەنها بۆ سەر زەوی نییە، بەڵکو کاریگەری بۆ باڵندە و ئاژەڵەکانیش با تایبەتی لە نێو دەریاکاندا دەبێت. ماڵپەڕی ئۆقیانوسی ئاسیا کە چاودێری پیسبوونی پلاستیکی لە ژینگەی ئەودا دەکات، راپۆرتێکی بڵاو کردووە تێیدا دەڵێت تەنها لە ساڵی 2020دا نزیکەی 1 ملیار و 500 ملیۆن دەمامک خراونەتە نێو زەریاکەوە. ئەمەش گەورەترین گرفتی بۆ ژیانی زیندەوەرانی ئاوی دروست دەکات. تیمی توێژەران لە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکاندا تێبینی و راپۆرتیان لەسەر کارلێکردن لە نێوان ئاژەڵان و پاژماوەکانی ئامڕازەکانی پاراستنی کەسی لە سەرەتای پەتای کۆڕۆنا کۆ کردەوە. تیمەکان لە کاتی گەڕان و بە دوواداچوونیاندا مریشکێکیان دۆزیوەتەوە کە لە یەکێک لە پەنجەکانی دەستکێشێکی لاسی گیری خواردبوو کە بووە هۆی مردنی. هەروەها باڵندەکان بە بەکارهێنانی پاژماوە تەندروستیەکانی کۆڕۆنا لە کاتی دروستکردنی هێلانەکانیان و دروستکردنی گرفت بۆ چەندین زیندەوەری دیکە، با تایبەتی شەمشەمەکوێرەکان و قڕژاڵەکان لە ناو دەریادا. ئەمانە گەورەترین مەترسی بۆ سەر ژیانی ئاژەڵ و باڵندەکان دروست دەکەن کە لە داهاتوودا دەردەکەون. لە بەشێکی دیکەی ئەو بەڵگانەی دەیسەلمێنن پاژماوەکانی خۆپارێزی کۆڕۆنا مەترسین لەسەر ئاژەڵان، بەشێک لە ئاژەڵەکان لەبەر برسێتی پلاستیک دەخۆن وەک پەنگوینی ماجلانی کە لە کەناراوێکی بەرازیل بە مردووی دۆزرایەوە، دواتر دەرکەوت لە کاتی قودانی دەمامک مردووە و دواتریش دەمامەکە لە گەدەیدا دۆزرایەوە. لە کۆتاییدا توێژەران پیان وایە دەبێت هۆژیاری تاکەکەسی لەم کارە ساتە بەرز بکرێتەوە، چونکە دەتوانرێت تا ڕادەیەک لە ئاسی تاکەکەسیدا کۆنتڕۆڵ بکرێت. باشترین چارەسەریش ئەوەیە ئەو کەلوپەلە پزیشکیانە دوای بەکارهێنانیان بکرێنە شوێنی تایبەت و حکومەت و لایەنی پەیوەندیداریش دواتر کۆیان بکاتەوە و بە شێوەی زانستیانە چارەسەریان بۆ بدۆزێتەوە.